سوپاستانەکەم بۆ باسەگەرمەی کە لەسەر سەرکەوتنەکانی هاواروە دووبارە لەسەر بەدەستێنانی ئەم خەڵات لە فستیڤاڵی شانۆی عێراقی لە بەغدا بەدەستمی ناتوانیم لە نێو 14 پارێزگای عێراق خەڵاتی باشترین ئەکتەری کچ پلە یەکەم بەدەست بێنمەوە. هەر گروپی شانۆی هەوارکە نوێنەری شاری کەرکووک بوو، نوێنەری پارێزگای کەرکووک بوو، دوو خەڵاتی یەکەمی بەدەستێنا. خەڵاتی یەکەم باشترین ئەکتەری کچووە، خەڵاتی دووەم خەڵاتی یەکەمی باشترین دیکۆر بۆ شانۆی کورسەکان لە دەرهێنانی شانۆکاری لاوی کەرکووک نەژاد نەجم. دیارە کورد لە فستیڤاڵەکەی توانیت 5 خەڵات بەدەست بێنە. ئەمە وەکو هەواڵێک ئەمەوێ بەسەریا بچینەوە باسی بکەم ئاماژەی پێکەم هەرچەنە کاتێکی چەند ڕۆژێک تێپەڕی کردووە لە سەر فستیڤاڵەکەیە. گروپێکی دیکە سلێمانی بە نمایشی شانۆی شالیر و جادوکەرانی ماک بێز بەشداریان کرد کە لە دەرهێنانی نواندن ئەکتەری سەرەکی مامۆستا کامەران ڕەوف بوو کە نزیکەی نیو سەدەیە مامۆستا کامەران کاری هونەریە کات و بێدا بڕان بەردەوامە واتوانیان سێ خەڵاتی فستیڤاڵەکە بەدەست بێن. خەڵاتی دووەمی باشترین ئەکتەری کچ و خەڵاتی باشترین ئەکتەری کۆرکە مامۆستا کامەران بەدەستێنا و خەڵاتی باشترین بەرهەمیان لەو فستیڤاڵە بەدەستێنەوە. نمایشێکی دیکە لە شاری کۆی عزیزەوە بە نوێنەرایەتی هەولێر هاتبوون. ئەکتەرەکانیان و یاخود دەرهێنەرەکەی کاندید بوو بۆ بردنەوەی خەڵات، بەڵام بەداخەونیان توانی خەڵاتەکانی ئەو فستیڤاڵە مسۆگەر بکەن، بەڵام کورتوانی بە 5 خەڵاتەوە لە بەغداوە بگەڕێتەوە خاکی کوردستان. بەڵام دیارە فستیڤاڵەکە ماوەی هەفتەیەک بەردەوام بوو، تێیدا 14 پارێزگای عێراق بەشداریان کرد. ئەم فستیڤاڵە ماوەیەکی زۆرە نزیکەی 20 ساڵە دابڕاوە کە بڕیار بوو هەر ساڵە لە شارێک بەڕێوە بچێت. ئەم ساڵ قەرار بوو لە پارێزگای سلێمانی فستیڤاڵەکە بە هاوبەشی لەگەڵ دایرەی سینەما و مەسرحی عێراقی لەگەڵ بەڕێوەبەرەتی شانۆی سلێمانی بەڕێوە بچێت، بەڵام بۆی چەند ئاستەنگێک و نەبوونی بودجەی پێویست لە بەردەستیان فستیڤاڵەکە گوازرایە و لە بەغدا و ئێمە توانیمان لە فستیڤاڵە سەرکەوتن بەدەست بێنین. بەڵێ هەوار بەناوی خۆمان و هەموو ستافی بەرنامەی بەیانی باش پیرۆزبایت لێکێن. دیارە برادرانی کۆنتڕۆڵیش ئەڵێن با لە ڕێی ئێمەوە جوانترین پیرۆزبایی پێ بگەێنین بە هیواین کە سەرکەوتنەکانت بەردەوام بن، هەمیشە و هە لە لووتکە بدبینین. دڵمان خۆشە کە ئەدبینین بەو شێوەیە. هەوار هەستی سپاسی کارمەندانی کەناڵی کەرکووکم کە لەگەڵ سەرکەوتنەکەی من جگە لە پیرۆزبایەکانیان لە سۆشال میدیا پیرۆزبایەکی گەرمیان ئاراستن کرد، پێشوازیەکی گەرمیان لێم کرد لە دەستگای میدیای کەرکووک هەر لە بەڕێوەبەر و کارمەندانی دەستگاکەوە لە گەورەوە تاکو و بچووک هەمویان بەو سەرکەوتنەی من دڵخۆش بوون. بۆی لێرە سپاسیانەکەم بە پشتیوانی ئەوان من لە کاری هونەری بەردەوام سپاسی واکەم کە ئەمڕۆ هەرچەنە لەناو ستۆدیۆ میوان نەبووم، بەڵام خەریکە بابەتکە بێتە تەوەرێکی سەرەکی بەرنامەکەتان سپاسانەکەم و هەر بژین. دیارە ئەمەوێ بچمە سەر هەواڵ و زانیاریەکانی ئەمڕۆ. دیارە ئەمڕۆ بڕیارە پەرلەمانی عێراق هەمواری یاسای هەڵبژاردنەکان پەسەند بکات. ئەمەش لە کاتێکدایە هەستی سارا دوای 2 ساڵ دابڕان لە پەسەندکردنی بودجەی عێراق کە ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبوونەوە و محەممەد شیاع سوودانی بڕگە یاسای هەمواری هەڵبژاردنەکانی ئاراستەی پەرلەمانی عێراق کردووە. ئەمڕۆ بابەتەکە وەکو تۆپێک کەوتۆتە گۆڕەپانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە ئایا تا چەند بڕگە یاساکانی ئەو بودجە پەسەند دەکەن کە بودجەی 3 ساڵ تاکو ئێستا بودجەی ساڵی 2022-23 پەسەند نەکراوە. ئومێد دەکەین کە بە پەسەندکردنی بودجەی گشتی عێراق ئەم قەیرانانەی کە ڕووی لە خاکی عێراق و لەسەر جەم پارێزگاکان کردووە هەر لە نەبوونی دامەزراندن و خزمەتگوزاری و دۆخی بازار و ئابووری بەگشتی کە بە پەسەندکردنی بودجە ئومێد
ئاستەنگیان و ئەم بربەستانە هەمووی یەکلا بێتەوە و دۆخی نیشتیمانیان و هاوڵاتیانی عێراق بەگشتی ڕوو لە باشبوون بکات. بە سەبارەت بە خۆپیشاندنەکەی دوێنێ سارا هەستی دیارە دوێنێ جوتیارانی کورد و تورکمان لە بەردەم فڕۆکەخانەی گشتی کەرکووک گربوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا دژی دەست بە سەرداگرتنی زەوی وزارەکانیان و بەکارهێنانی بۆ دروستکردنی کۆمەڵگەیەکی نیشتەجێبوون لەسەری دیارە دانیشتوانی گوندی تۆپزاوا و ترکەڵان و بڵاوە و یایچی و قزلیار و بەشیر و تسعینی کۆن لە نزیک دەرگای فڕۆکەخانەی کەرکووک خۆپیشاندانێکیان کردووە لە کاتێکدا چەندین ناوچەی عەرەبی لە نزیک ئەو گوندانە هەن کە زەوی ئەوانیش کێشەی تێدایە بەڵام بڕیارەکە ئەوانی نەگرتوێتەوە ئایا ئەمە بە دەستێوەردانی پارێزگاری بە وەکالەتی کەرکووکە کە هەوڵێکی شۆڤێنیە بۆ سەر ئەو هاونیشتمانن کە زۆرینەیان کوردن و یاخود لە نەتەوەی تورکمانن هەر بۆ سارکردنەوەی ناڕزایی خەڵکەکەش هەر لە ڕۆژی پێش با بڵێن ئەنجامدانی خۆپیشاندانەکەەوە ڕاکانجبووری پارێزگاری بۆ وەکالەتی کەرکووک بڵاوی کردەوە کە ئەو بڕیارە ئەوان نەیانداوە یاخود پەیوەستە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکانی شارەوانیەوە دیارە هەر دوێنێ بۆ هۆکارەوە کە ڕۆژی هەینی بوو خۆپیشاندەران بە زمانی بە ڕۆژەوە کە دووەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان بوو ئەو خۆپیشاندانیان ئەنجامدا بە ئومێدی ئەوەی داواکاریەکانیان ئەو بوو ئەو کێشیان بۆ چارەسەر بکرێت و شوێنەکانیان با بڵێن تێک نەدرێ بۆ ئەوەی کە ئەو یەکەی نیشتەجێبوونی تێدا دروست بکرێت. دیارە هەر سەبارەت بە کاتەکانی دابەشکردنی بەنزین لە بەنزیخانەکانی کەرکووک سارا بەرهەمەنەوتەکانی کەرکووک بەهۆی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە گۆڕانکاری لە کاتی دابەشکردنی بەنزین لە وێزگەکانی دابەشکردنی بەنزیندا کردووە دیارە بەم شێوەیە ئەمە شێوازەکان و کاتەکانی بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی کەرکووک بخەمەڕ و دیارە هەموو ئێوارانێک لە کاتژمێر 6 تاکو و 7:30 دابەشکردنی بەنزین ڕاگەیاندراوە کاری وێزگە حکوومیەکانی دەی نیسان و شەرقیە و بەلەدیە و غەرناتە و عقوبە بنافع شەوانە تا کاتژمێر 11 شەو کراوە ئەبێت و بەنزین بەسەر هاوڵاتیان و شۆفێراندا دابەش دەکرێت هەرێکە لە وێزگەکانی ئەندەلوس و بابە گۆرگۆر بە شێوەی 24 سعاتی کار دەکەن جگە لەو کاتانی کە بۆ بەربانک دەستنیشان کراوە لەو کاتانەیە پشی خۆیان وەرەگرن و بەنزین بەسەر شۆفێراندا دابەش ناکەن وە سەبارەت با دەوامکردنی فەرمانگەکانی کەرکووکیش فەرمانگە خزمەت